ئەمڕۆ داوای یاسایی لەسەر کەسێکی نادیار تۆمار کراوە. ئەزانن چی کردووە؟ ئەو کەسەی کە مانگونیوێک لەمەوبەر ورچەکەی باڵەکایەتی کوشت لێشێک لە کوێستانەکان. دیارە دوێنێ ئێمە وەکو 1964 پەیوەندیمان بە ژینگەی سۆران هەروەها قایمقامی چۆمان کرد. ئاخۆ بکوژەکە دەستگیر کراوە دۆزراوەتەوە ئەوان ڕەتیان کردەوەکە تاکو دوێنێش هیچ کەسێک بەوە دۆزرابێتەوە و تەنانەتوتیان هیچ سەرداوێکیان دەست نەکەوتووە. بەڵام ئەمڕۆ فەرمانگەی ژینگەی هەولێر بەشە یاسایەکەی ناردا دادگای بەرایی چۆمان لەوێ داوای یاساییان لەسەر کەسێکی نادیار تۆمار کردووە چونکە تا ئێستا نازانن چێە. بەڵام فەرمانگەی ژینگەی سۆران باسی لەوە کرد کە پێشتر پۆلیس لێکۆڵینەوەی دەست پێ کردووە بەبێ ئەوەی هیچ کاڕایەک لەسەر هیچ کەسێکی دیاریکراو هەبێ ئەو خاوەن ئاژەڵ و مەڕدارانەی کە لەو کوێستانە باڵێن کاری ئاژەڵداری ئەکەن بانکشتی هەمیان کراوە و بە وردی قسەیان لەگەڵ کراوە. ئێستا جوڵاندنی ئەو داوای یاساییە بۆ ئەوەی کەسی بکوژی ئەو ورچە بدۆزرێتەوە بە پێی ڕێنماییەکانی ژینگە کە دەستەی پاراستنی ژینگەی هەرێمی کوردستانیش بڵاوی کردوتەوە. کەسی بکۆژ سزاکەی بێزگە لە بەندکردن 20 میلیۆن دیناریش ئەبێ. لە 1964 هەواڵێکمان لەسەر ئەم بابەتە کردووە حەزەکەم ئێوەش بیخوێننەوە.